خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارە ئەوانیش هاتن. باڵانسەکە و تەواو بوو؟ بچۆ بیکڕم. ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ. سەیران بە ئینتەرنێت من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ ئابڕۆکە بۆستا؟ ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێت ئەم ئۆفەرە تەنها لە فاستپەی بەردەستە، هەروەها سیمکارتیش لە 7,000ەوە بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە، هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە. سڵاوتان لێبێت خۆشەویستان. پەروەردگار ئەم گەردوونەی دروست کردووە و بە جوانترین و باشترین شێوە دروستکراوەکانی خۆی دروست کردووە کە بە زۆرترین وردەکاریەوە دەردەکەون. هەروەها کردوونی بە چەندین جۆرەوە کە لە شێوە قەبارە وردەکاری دروستبوونیاندا جیاوازن، هەمویان بەڵگەن لەسەر بێ هاوڵی و بێکەم و کوڕی خودای گەورە و هەروەها لە مەزنترین دروستکراوەکانی خوای گەورە لە قەبارە و ڕووکاریدا بریتیە لە عەرشی ڕەحمان، هەروەک چۆن زاناکان دەربارەی وتویانە کە بە هەمان شێوەی بەهەشت و جەهەنەم و ئاگر و تەخت و لەوح وایە، واتە ئەو پەڕەیە کە هەرگیز نووسینەکانی لە ناو ناچن و ناگۆڕدرێن. کەواتە تایبەتمەندیەکانی عەرش چییە و ئەوانە کێن کە هەڵیان گرتووە و ژمارەشیان چەندە و شوێنی عەرش ئێستا لەکوێیە، ئای پێشتر لەکوێ بووە و پەروەردگارمان لەسەر عەرش چ شتێکی نووسیوە. بۆیە با پێکەوە هەوڵ بدەین وەڵامی ئەم پرسیارانە بدەینەوە. خودای باڵا دەست و مەزن عەرشی لە کتێبە شکۆدارەکەیدا لە چەندین بابەتی جیاوازدا باس کردووە. خوددا فەرموویەتی بەرزی و بڵندی بۆ خوددا، پاشان ڕەوای حەق هیچ خوایەک نییە جگە لەو زاتە، خاوەنی عەرشی شکۆدار و بەڕێزە. وشەی عەرژواتە بەرزی و بڵندی بنیادنراوەکە دەگەیەنێت و لە چەندین بابەتدا قەبارە و فراوانی عەرشی ڕەحمان باس کراوە، وەک ئەوەی کەوتراوە پانتای هەر حەوت سینەکەی ئاسمان بە تەنها وەک بازنەیەکی بچووکە لە کورسیەک و بە هەمان شێوەش ئەو کورسیە بە تەنها بازنەیەکی بچووکە لە بیاباندا و ئەو بیابانش هیچ نییە جگە لە بازنەیەکی بچووک نەبێت لە ناو عەرشدا و ئەوەش بە پشت بەستن بە وتەی پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت لە ئەبی زەڕی غەفاریدا کە بە پێغەمبەری خودای وتووە ئەی پێغەمبەری خوددا، کام لەوانەی کە بۆ دڕەوانە کراوە مەزنترینە؟ فەرموویەتی ئایەتول کورسی. دواتر فەرموویەتی ئەی ئەبی زەڕ، هەر حەوت سینەکەی ئاسمان لەگەڵ ئایەتل کورسی پێکەوە تەنها وەک بازنەیەک وایە کە خرابێتە ناو زەویەکی تەختەوە، وە گەورەی عەرش لەسەر ئەلکورسی وەک گەورەی زەویەکە لە چاو بازنەکەدا و ئەوەش بەڵگەی گەورەی و فراوانی عەرشە بە شێوەیە کە تەنها خوددا دەزانێت، کە وەک گومۆیەک وایە بەسەر تەواوی دنیاوە و سەقفی هەموو گەردون و بەهەشتەوە هیچ شتێک لەسەریەوە نییە جگە لە خودای مەزن و باڵا دەست و سەبارەت بەوەی کە کێ عەرشی هەڵگرتووە ئەوان فریشتن و خودای گەورە ئەرکی هەڵگرتنی عەرشی مەزنی خستۆتە سەرشانیان و ئەوان نزیکترینن لە پەروەردگارەوە و گومانی تێدا نییە کە ئەوان مەزنترین و باڵاترین و بەهێزترینی نێو فریشتەکانن. لە ئەبی هوڕەیرەوە خوا لێی ڕازی بێت لە پێغەمبەرەوە کە درودی خودای لەسەر بێت فەرموویەتی ڕێگەم پێدراوە لەسەر ئەو فریشتەیە قسە بکەم کە عەرشی هەڵگرتووە کە دووری نێوان پشتەگوێی و سەرشانی 700 ساڵە و لە فەرمودەیەکی دیکەدا دەڵێت ڕێگەم پێدراوە لەسەر فریشتەیە قسە بکەم پێیەکانی هەر حەوتچینەکەی زەوی گرتووەتەوە لەگەڵ تیرەی عەرش و ئەو دەڵێت پاک و بێگەردی بۆ خوددا، من لەکوێ بم و ئەو لەکوێ بێت و لە قورئانی پیرۆزدا هاتووە کە ئەو عەرشە 8 فریشتە هەڵی دەگرن. خودای گەورە دەفەرمێت تەختی پەروەردگارت ئەو ڕۆژە 8 هەڵی دەگرێت، 8 فریشتە یان 8 دەستە هەڵی دەگرن بەسەر سەریانەوە و زانایان جیاوازی بیر و ڕایان هەیە لەسەر وشەی هەشتەکە و هەروەها چمە بەستێکی هەیە. هەندێک وتویانە کە 8 دەستە لە فریشتە عەرشی ڕەحمان هەڵدەگرن و هەندێکشیان وتویانە کە ئەوان 8 فریشتن کە هەڵی دەگرن و وتراوە کە 8,000ن و وتراویشە کە 8 پارسەن و هەر بەشێکی لەو 8 بەشە بە ژمارەی گرۆی ئادەمی زاد و جنۆکەکانن کە عەرشیان هەڵگرتووە، تەسبیحات و ستایش و سوپاسی پەروەردگاریان دەکەن و داوای لێخۆشبوونی لێ دەکەن بۆ بڕواداران. خودای گەورە فەرموویەتی ئەو فریشتانی کە عەرش و تەختی پەروەردگار هەڵدەگرن ئەوانش کە بە دەوریاندا دەسوڕێنەوە
تەسبیحات و ستایش و سوپاسی پەروەردگاریان دەکەن ئیمان و باوەڕی زۆر بەهێز و دامەزراویان هەیە داوای لێخۆشبوون دەکەن بۆ ئەوانی کە باوەڕیان هێناوە هەروەها خودای گەورە عەرشی تایبەتمەند کردووە بە بڵند و بەرزی و پایەداری لەبەر ئەوەی کە پەروەردگار لەسەر عەرش و تەختی فەرمانڕەوایی وەستاوە خودای باڵا دەست دەفەرمێت خوای میهرەبان لەسەر تەختی فەرمانڕەوایەتی وەستاوە وەستانێک کە شایستە بە ئەو بێت و بە هیچ شێوەیەک هاوشێوەی وەستانی دروستکراوەکانی نییە بەڵام چۆنێتی وەستانەکەی ناگونجێت و مێشک ناتوانێت کە تێڕامانی بۆ بکات لەبەر ئەوەی هەرگیز بە بیرماندا نایەت و هەروەها لەبەر ئەوەی کە خودای پاک و بڵند بە هیچ شێوەیەک باسی نەکردووە پیاوێک ڕۆژ بۆ لای ئیمام مالیک و واتای ئەم ئاەتەی لێپرسی خوای میهرەبان بەسەر تەختی فەرمانڕەوایەتی وەستاوە واتا چۆن وەستاوە لە وەڵامدا ئیمامی مالیک وتیەتی وەستانەکە حەقیقەتی هەیە چۆنێتێکی شاراوەیە پرسیارکردن دەربارەی بیدعەیە باوەڕبوون پێی واجبە و جگە لە پیاوێکی بیدعەتی زیاتر نایەتە پێشچاوم و فەرمانی کرد کە لە کۆڕەکە ئەو پیاوە بچێتە دەرەوە و ئەوەش یەکێکە لە فیقهەکانی ئیمام خوالەی خۆش بێت وتوێتی کە چۆن دەکرێت مێشکی مرۆڤێکی کەم و کورت درک بە چۆنێتی وەستانی پەروەردگار بکا لەسەر تەختەکەی یان زانیاری هەبێت لەسەری عەرش لە ڕووی کێشەوە قورسترین دروستکراوی خودایە و لە چەندین فەرمودەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ئەوە باس کراوە کە کێشی هاوشێوەی فراوانیەکەیەتی و هەروەها ئەوەی فەرمووە کە عەرش بەهۆی زۆری کێشەکەیەوە دەنگێکی هەیە ئەوەش بە پشت بەستن بە فەرمودەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت کە فەرموویەتی کورسیەکەی هێندەی فراوانی زەوی و ئاسمانەکانە و ناڵە و نرکەیەکی هەیە هاوشێوەی کۆچەرێک کە لە ژێر باردا بێ و پێغەمبەر درودی خودای لەسەر بێ عەرشی بەوە وەسف کردووە کە چەندین ستونی هەیە و هەر وەک چۆن لە بوخاریدا لە حەدیسی ئەبی سەعید کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت فەرموویەتی حەشاماتی خەڵکی بە ئاسۆی دەوەستن و من یەکەم کەسم کە دەپەڕمەوە و پێغەمبەر موسا دەبینم کە یەکێک لە ستونەکانی بەدەستە و نازام کە ئایا پێش من پڕیوەتەوە یاخود بە توور پاداش دراوەتەوە سەبارەت بە کورسی زۆرێک پێیان وایە کە کورسی و عەرش یەک شتن کە خودای گەورە و باڵەدەست لە پەرت و کەشکۆمەندەکەی باسی کردووە و هیچ جیاوازیەکیان نییە بەڵام لە ڕاستیدا کورسی شتێکە و عەرشی شتێکی دیکەیە و ڕاستەکەش ئەوەیە کە کورسی جێ قاچەکانی پەروەردگارە و بەڵگەش لەسەر ئەوەی کە دووشتی لێک جیاوازن فەرمودەی پێغەمبەری خودایە درودی خودای لەسەر بێت کە دەفەرمێت مەودەی نێوان ئاسمانی دنیا و چینەکەی دیکەی ئاسمان 500 ساڵە و مەودەی نێوان هەر ئاستێک بۆ ئاستەکانی دیکەی 500 ساڵە و مەودای نێوان حوتەم ئاستی ئاسمان و کورسی 500 ساڵە و مەودای نێوان کورسی و ئاویش 500 ساڵە و عەرش یاخود تەخت لەسەرەوەی ئاوە و پەروەردگار لەسەر عەرشەکەیە هیچ کارێکی ئێوەی لێون نابێت و سەبارەت بە شوێنی عەرش پێش ئەوەی کە خوددا ئاسمانەکان و زەوی دروست بکە عەرشەکەی لەسەر ئاو بووە هەروەک چۆن فەرموویەتی ئەو خوایە زاتێکە کە ئاسمانەکان و زەوی لە ماوەی 6 ڕۆژدا دروست کردووە تەختی فەرمانڕەوایەتی کە دروستکراوێکی زۆر گەورە و شکۆمەندە لەسەر ئاو بوو و شوێنی تەختەکەی لە ڕووی نزیکی لە پەروەردگارەوە لە نزیکترین دروستکراوەکانێتی و بە نیسبەت دروستکراوەکانی بەرزترینی هەموو دروستکراوەکانە و سەقفی بەهەشتە کە ڕووبارەکانی بەهەشتەیدا هەڵدەقوڵێن و پێغەمبەرمان درودی خودای لەسەر بێ ئەوەشی پێڕاگەیاندوین کە عەرش لە سەروی فیردەوسەوەیە کە بەرزترین شوێنی بەهەشتە و لە سەحیحەی بوخاریدا هاتووە کە فەرموویەتی ئەگەر داواتان لە خوددا کرد ئەوە داوای فیردەوسی لێ بکەن لەبەر ئەوەی ناوەڕاستی بەهەشتە و بەرزترین شوێنی بەهەشتە و سەرەوەی عەرشی ڕەحمانە کە لەوێوە ڕووبارەکانی بەهەشت هەڵدەقوڵێن و هەر لەسەر باسەکانی عەرشەوە هاتووە کە ئەم دروستکراوە شکۆمەندە کە تێیدا لەبەر گەورەیەکەی هەموو دروستکراوەکانی ئاسمانەکان و زەوی دیار نامێنن بەڵام کەوتوتە لەرزین لە کاتی دەرچوون و بەرزبوونەوەی گیانی یەکێک لە هاوڵەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و ئەو هاوڵەش بریتە لە سەعدی کوڕی موعاز خوددا لێی ڕازی بێت لە متەفەقەوە هاتووە کە جابر خوددا لێی ڕازی بێت وتیەتی کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەفەرموێت عەرشی ڕەحمان بە مردنی سەعدی کوڕی موعاز لەرزیوە و ئیمام زەهابی سەبارەت بە لەرزینی عەرش وتیەتی کە عەرش دروستکراوێکە لە دروستکراوەکانی خوددا و بۆ هەر کەسێک کە خوددا بیەوێت دەلەرزێت و سەبارەت بەوەی کەسی هەڵگیراوە لە عەرشدا پەرتوکێکە کە موژدە دەری هەموو یەکتاپەرستیەکە لە متەفەق لە ئەبوو هورەیرەوە خوددا لێی ڕازی بێت وتیەتی گوێم لە پێغەمبەری خوددا بوو کە دەیفەرموو خودای گەورە پەرتوکێکی نووسیوە پێش ئەوەی کە دروستکراوەکانی دروست بکە کە بەخشندەیم پێش تووڕەییم کەوتووە ئەوەش ئەو نووسینەیە کە نووسراوە لە سەرەوەی عەرش
و پاک و بێگردیش بۆ پەروەردگاری مەزن. بەم جۆرە گەیشتینە کۆتایی بابەتی ئەمڕۆمان. ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شێری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و سەبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە بە چێشترین بابەتەکانتان پێ بگات. تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ. خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارەوانیش هاتن. باڵانسەک و تەواو بوو؟ ئێبچۆ بیکڕم. ئێ ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ. سەیران بێ ئینتەرنێت من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ ئابڕۆ تەبۆستە؟ ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێت ئەم ئۆفرە تەنها لە فاستپەی بەردەستە. هەروەها سیمکارتیش لە 7,000 بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە.